سڵاوتان لێبێ خۆشەویستان، هیوای ساغ و سەلامەتیتان بۆ خوازین، دوادارین ئینشاءالله بە دوور بن لە هەر نەخۆشی و هەر پەتایەک. بەنامەیەم جارەمان تایبەت دەکەین بەوەی چۆن بتوانین خۆمان لە پەتای کۆرۆنا بپارێزین. هەندێک کەسمانەیە کاتێک قسەی لەگەڵ دەکەی دەڵێ ئەم شتە فشەیە یاخود پێویست بەوە ناکە، ناوێت ئەوەنە بترسی. دەمانەوێت لە هاوڵاتیان پرسین چۆن خۆمان پارێزین، چۆن پابەند بین بەو ڕێنمایانەی کە حکوومەت و وەزارەتی تەندروستی دەریان کردووە، چۆن کارێک بکەین کە وەکو وڵاتانەمان لێنەیە کە ئێستا مەترسێکی زۆری هەیە و پەتاکە زۆر بەربڵاو بوو. ئەم پرسیاران لە هاوڵاتیانەکەین، ئێوەش بینەری و وەڵامی هاوڵاتیان چۆن خۆمان پارێزین لەم پەتایی کە ئێستا بڵاو. دەستکەش بەکاربێنی، تاقیم بەکاربێنی، لە شوێنە قەرەباڵغەکان دوورکێت، کەسەکە پاکوتەمیزی خۆی ڕاگرێت. پێویستە هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین. هیوادارم خەڵک پابەند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە. ئەوەی کە لە ئیتالیا، ئەوەی کە لە ئێران ڕوئەیە، ئەو مۆزوعەیە، ئەمە یەکە ئێمە پابەندینی. پێت باشە خەڵک چۆن خۆی پارێزە لەم حاڵەتی بڵاوبوونەوەی پەتایە؟ وەڵا من وەکو شخصی خۆم تێکەر زۆر حاڵەتی قەڵەباڵغی نابم، حەزم بە قەڵەباڵغی نییە. بۆ خۆپاراستنیش لەوە دەستکەش بەکاربێنی، تاقیم بەکاربێنی. من تەنانەت دەستکەشم کڕیەوە بۆ مناڵەکانم لە ماڵەوە، لە ماڵیشەوە پێم وتون بۆشم کڕیون 100 دانم بۆ کڕیون، وتومە دەستکەش بەکاربێنن. ئەچنە دەرەوە یەنە ژوورە دەستکەشەکە لێ بکەن فڕەیەن بیکەنە تەنەکەی خۆڵەکەەوە. هی تازە بەکاربێن، هی تازە بەکاربێن. دەست خۆش دانە بە 5,000 هەرزان بۆ خۆپاراستن. خۆم پارێزم لە چارەسەرەکەی لە هینەکەی باشترە. دەبێ هەمومان خۆمان ئاگادارین خۆ هیچ شتێک نبینین لێرە، کەس نەدەمام کێک نە هیچ شتێک نابەسێ. هەتر هیوادارم خەڵک پابەند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە. لێرە ژەبێ پاکوتەمیزی ڕاگرین و ئاگامان لە خۆمان بێ، ئینشەڵڵا هیچ شتێک نابێەوە. تۆ وەکو خۆت چیەکەی بۆی خۆت و من ئینتقادم بەخوای گەورە هەیە، ناترسم. نەوەڵڵای هیچ شت نییە لەلایەن خەڵمان نایە. ئەگەر بترسی ڕەنگە زەرریش لێ. ئەرە وەڵڵا ئەوەی بترسێ ناخەلەسێ. پێغەمبەر فەرمووی ڕەحم بە قوربانی بێ. وەڵای زیاتر دەستکێش و دەمام بکۆم شتانە. چۆن خۆمان پارێزین لە کۆرۆنا؟ ئەتوانین دەمام بکەین، ئەتوانین دەستێژ لە دەستکەین، خۆمان پارێزین لەو کەسانەی کە گومانیان هەیە نەخۆشن یاخود هەڵامەتێکیان هەیە، ئەپشمنە کۆکن خۆمانیان لێ دوورخینەوە. وە کەسێک وەستاوە، دوو کەس وەستاوە مەیکە بەستیان، سیانە مەیکە بە چوار دوورکەونەوە پشۆش کە ڕاگەندراوە بۆوێ لە ماڵەوە بین، لە ماڵەوە بمێنینەوە و زۆر تێکەڵ بە کەس و کارمان نەبین. قەیچێکە با مانگە من نەچم سەردانی برا و خوشەکانمان نەکەین، زۆر ئاساییە. ڕەنگە من لەبەر خاتری خودی خوشک و براکانیش بێ کاوانیش قەرەباڵغی دروست ناکەن و نەبینەوەی ئەوەی یەکتر توش. لەبەر خاتری گشتیە، لەبەر خاتری هەموو خەڵکە، لەبەر خاتری خەڵکی کوردستانە، لەبەر خاتری ئەوەیە کە من مناڵەکانم خوشکەکانم جەنابەت توش نەکەم. ئەمە بۆ گشتە داواکارم لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن، نەبنە هۆی توشکردنی خەڵکانێککە. ئێستا من عەجیبیم لێیە خەڵکەوە تا لە بازاڕە نابێم قەرەباڵغێم، قەرەباڵغێ زۆر خراپە لە بازار. داواکەم لە حکوومەت یاریمی کوردستان کە بڕیار دەرکا بەڕاستی ئەگەر پابەند نەبێ خەڵک بێت لە ڕێ ئاسایش و لە ڕێی هێزانامنیەکانەوە خەڵق بنێرێتەوە ماڵەوە. بەڕاستی ئەو پشووە بۆ ئەوەیە بۆ سەیران و هەڵپەرچێ نییە، خەڵقەچێ بۆ سەیران، خەڵقەچێ کۆ بێتەوە جارچکە. ئێمە بۆ ئەوی پشوەکانمان ڕاگەیانەوە بووی خەڵق لە ماڵەوە بێ، نەگێسا لەم سەرجادێ بەم شێوەیە کە خەڵقەوە بەردەکی سەرای خۆتانەی بینن چۆن دوو سیاسی و کۆمەڵ وەستاون لێرەدان دەمام و دەستکەش هیچیان نەکردووە، هیچیان نەکردووە، پابەندیش نین، زۆر خراپە. ئەوەی کە لە ئیتالیا، ئەوەی کە لە ئێران ڕوئەیە، ئەو مۆزوعەیە، ئەمە یەکە ئێمە پابەندینین. ئەوانش بە هەند وەریان نەگرت، ئێستا ئەوان لێ هات. چۆن خۆمان پارێزین لەم پەتایی کە ئێستا بڵاوە؟ ئەو ڕێنمایان کە تەندروستی ئاگادارمانەکات ئەبێ ئەوانە جێبەجێکەین. بەڵێ مەسەلەی تۆیتە بازارەوە دەستێش دەمام بکە تا توانیت لەم پەتە ئینسان خۆی ئەبێت دووخاتەوە. چۆن پاک و خاوێنی زیاتر گرنگی پێ بدەین؟ تۆ چی ئەەکەی؟ خاوێنی خۆی النەظافەت من الئیمانە، لێ ئیمانەوەیە. ئینسان ئیمانی هەبێت دایمە پاک و خاوێنە.
ئەبێ ئەو ڕێنمایانە دینی ئیسلام جێبەجێکرێت. هیوادارم خەڵکی ئیتیمامێکی زیاتر بە پاک و خاوێنی با و زیاتر بەکارێنانی دەستکێش و دەوامک لە شوێنە خەرەباڵغەکان دوورکێتەوە بۆی هەمومان بە دووربین لەم بەڵای کەیسە هەموو لایەکی گرود بە تایبەت سلێمانی کوردستانی خۆشمان. پێویستە هەموو ڕێنماکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین و هاتوچۆکەم بکەین بۆ ئیشێکی زۆر پێویست نەبێت سەردانی ناو بازاڕ و شوێنە خەرەباڵغەکان نەکەین، سەردانی کافتریا و گازینەوە هیچ شوێنەکان نەکەین. پاک و خاوێنی شتێکی زۆر زۆرە بەڵێ. خۆپاراستنی ژێشەکە لە هەرە ئیلاجە باوەکان چیەکەی بۆی خۆت پارێزی ئەو هەنگاوانی چی یەکەم حاولاکەم مەناع و بەرگری خۆم زیادکەم بە خواردنی باش و ڤیتامینات و ئەو شتانی کە پزیشک پێ دەڵێ و لە هەمان کاتە خۆپاراستن دەستکەشل دەست دەکەم و دەمامکەکەم حاولاکەم نێمە شوێنی قەرەباڵغەوە ئیسش کاتومەتە ناو بازارەوە ئیشێکی زۆر زەرورمە هاتوون دەرمان بکەم و بگەڕێمەوە. تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنە و هەواڵەکان بەباشی تونگتری کەنەوانەیە لەبەرەوەی خەڵکێکی زۆر هەستەکەیت لە بازارڕ بێ دەمامک و بێ دەستکێش و ئەم نەخۆشیە ڕاستە بە هەنێکە زەڵێەوە دەستکێشی نەکردوە دەمامکی نەکردووە هەڵەیە کاکە خوا گەورەیە کەس نەوی تۆ خوا گەورە نییە خوا لە گەورەتی خۆشی ناکەێ بەڵام ئەڵێ هەموو شتێ سەبەبێکیە تۆ بەڕاستیەکەی گە دەستکێشکەیتە دەستێ دەمامک بەسی یعنی ئەگەر خەڵکێک بیگرێ لە سەد بیگرە تۆ لە سی ئەگەری توش بوونە دەیە ڕاست ێستا من گوێم لەو نانەوخانەیە بوو بە برادێکی خۆی وتی کاکە ئەوە دەستکێشی لە دەستایوتی ڕۆڵاوتی تۆ نانەکە وەرەگریوتی بەڵێ وتی خۆی دوای دەستکێشەکە هەر عینەن شت ڤایرۆسەکە نە کاکە تۆ ئەگەرەوەکو ئەو دەستکێشەکەیتە دەستێ کاراسانێکی باشترە و دەمامکە ئێستا من لەگەڵ تۆ قسەیەکەم ئەگەر تۆ پەتاشێ بێ هەڵامەتیشێ بێت لە 95 گەڕێتەوانێکە نایگرین سار بە ڤایرۆس و نەخۆشیە بێ خۆمان پارێزین شتێکی سروشتیە ما بەدەستی کەس نییە بخۆوان دەستمان شۆین تاقیمیکەم ئێستا من تاقیمم پێ تاقیم بەردەوام پێێڕەوەڵا چ ڕێنمایەک تەیە بۆ هاوڵاتیان کاخوایان پارێز وڵی ڕێنمایی ئەمە ئەو ڕێنمایانن کە لە کەناڵی تەلەڤیزیۆنەکانە وڵاوکرێتەوە ئەوانەی کە لە سەرجادەکان خەڵکی خەمخۆر بڵاوێکاتەوە ئەمانە پێویستە لەسەر ئێمە چونکی بەڕاستی ئەم پەتایە ڕەحم بە کەس ناکە جیاوازی ناکە لە بینی فەقیر و دەوڵەمەند و دەسەڵاتدار و بێدەسەڵات هەرچی سەرشانی ئێمەوەی وەکو ئاسی ڕۆشنبیریمان خۆمان پارێزین لەم پەتایە بۆ ڕێنمایانەی کە بڵاوکرێتەوە چونکی ئەو ڕێنمایانە لە قازانجی ئێمەیە جابا ئێمە ئەو شتانەی کەەوە هەندێک دابوونەریت لە سەرمانی فەرز کردووە بۆ ئەم کاتە با ئێمە واز لە شتانە بێنین ینی کۆبوونەوە و تەرجەمع و حتا یعنی خۆ هیچ خوای گەورە ئەوەنە بێ ڕەحم نییە ڕەحمە بیانەکە بڵێ کە تۆ نوێژی جەماعەتە بۆ نەکردووە ئەڵبەتە خۆ ئاگادارە لەوەی کە خەڵک خۆی پارێزێ خۆی خوا فەرمی لا تلقوا أنفسكم في التهلكة صدق الله العظيم وایە معنای وایە تۆ خۆت فڕێمێنە شوێنێکەوە کە ئازانیتە ئەمری خەڵک خۆی بە دوور بگرێت لە قەرەباڵغی ئیتر چی مەطعەم بێ چی خەستەخانە بێ چی مەکتەب بێ چی ئەو شوێنانە بێ کە خەڵک تایە کۆ بێتەوە ئەگەر باسی بازار کەین قەرەباڵغترین شوێنەکان چایخانە و مەطعەمەکانە بۆیە خەڵک لەو شوێنانە خۆی بە دوور بگرێ باشترە و مهمترین شت ئەوەیە خۆی کەسەکە پاکوتەمیزی خۆی ڕاگرێ مەسەلەن نانی دەرەوە نەخوات دەسەکانی دەست و دەموچاوشتی بە ڕێکوپێکی بشوات کولی فترەیەک لە ڕۆژەکە بۆ 3-4 جاریان زیاتر زائیدەن خۆی بە دوور بگرێ لەو شتانەی کە حازرەکرێ و لە دەرەوە ئەفرۆشرێ بۆ نمونە چێشتی دەرەوە بێت تەوان من ڕێزم هەیە بۆ مەطعەم و بۆ کافتریاکان بەس ڕەنگە ئەو شوێنی کە خواردنەکە پێشکەشەکات پاک و تەمیز نەبێ یان ئەو کستافەی کە پێشکەشیەکات بێتەوە کاری گواستنەوەکەی چۆن خۆمان پارێزین لەم پەتایی کە ئێستا بڵاو دەستکەش بەکاربێنی تاقیم بەکاربێنی لە شوێنە خەرەباڵغەکان دوورکێت کەسەکە پاک و تەمیزی خۆی ڕاگرێ پێویستە هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین هیوادارم خەڵک پابەند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە ئەوەی کە لە ئیتالیا ئەوەی کە لە ئێران ڕوئەیە ئەو مۆزوعەیە ئەمە یەکە ئێمە پابەندینی چی دەیە بۆ کەسانی کە زۆر گرنگی پێ نادان یان دەڵێن فشەیە ینی خۆیان پابند ناکەن بە ڕێنمایەکانەوە چی تێ بن ئەو هیچ عەسڵ و ئاساسێکی نییە درمێکە نەخۆشیەکە ڤایرۆسێکە گەنج و پیر و هیچ کەسێ ناناسێ وەکو بینین ئێستا هەندێک وڵات گرنگیان پێنەدات چۆن تەشەنەی کردوون ئەوە لە سەرەتا لە هەندێک وڵاتەوە خەڵق بە شتێکی یعنی زۆر هین تەماشایە کرد سوک تەماشایە کرد بەڵام کە تەشەنەی کرد و بڵاو بۆ ئەنجا خەڵق زانی دەردێکی کوشندەیە ئێستا بینین دراوسەی ئێمەش ئێرانە ئێرانێکێکە لە وڵاتانی کە زۆرترین ڕێژەی
ینی بەڕاستی مەترسی لەسەر خۆشمان هەیە مەترسی خەڵق هاتو چۆکە خەڵقیەت و ئەڕۆشتمان بۆیەتە ئەو دیۆ خەڵق بە قاچاقێتەوە یعنی مەترسیێکی کوشندەشمان لەسەر ئێمە ئەوانە با سێری ئێران کە نێرانی لەوەڵدار هەر بە ئاوایە کرد بەگاڵتە سێرانەکرێت سەوە تا خۆیان لەو تێکەوتون و بەهشتە لی دەربەز نابن وەکو ئێران و وەکو وڵاتانەمان پێێنێنە ئەوێ بەجددی بیگرن بەڵێ بێ زۆر بەجددی بیگرین خەڵک بۆ ئازانە شتەکەوە دیار نییە شتەکە تا لە پڕکە گرتت دەرناچی لە ژێر دەسەڵاتی وەکو خۆت بۆ خۆت و خانەوادە چۆن یان چیەکەی بۆی خۆت پارێزی وڵای من بەس خۆم ئێمە دەرەوە مناڵەکان نایەنە دەرەوە خۆشم کاچمە دەرەوە کاتێک کاچمە ماڵە دەست و هەموو یانی هەموو ئەو ڕێنمایانە تا حدێک ناڵم دەساسە بەس تا حدێک جێبەجێەکەم ینی پاک و خاوێنی زیاتر زیاتر زۆر زیاتر لە جاران زۆر زیاتر جاران بەدەستە زیاتریش بەڵام یەکشت هەیە ئێمە زۆری کێشەکەمانەوەی سێری ئەوانەی خۆمانەکەی لە تەندروستیا لە هزار ڕینادانیشن هیچیان ئەو ڕێنمایان کە خۆیان ئەڵێن تیا جێبەجێ ناکرێن نە دەمام کێگەبینی نەیشتەگەبینی خۆی بێت لەوانەوە دەست پێ بکات تا خوارۆژ بیبینێت بێتە نمونە بۆ ئەوانی ترە تۆ بینی ئەو تا هاچی سەیری کە ئێستا کە قسەیەکە کاشتێکە یەکێک نبینی ئەو ڕێنمایانە کە خۆیان ئێڵەن جێبەجێکەن تۆڵی کاتێککە وەزیری تەندروستی قساکە با دەمام و دەستکێشی پێ چۆنەڵێ باش ئەگەر ڕاستە بۆچی خۆی نایکە وانە نمونەیەک بێ بۆ خەڵکت تۆ بینیتەوە چەند ئەم ماوەی چەند کراوە هیچ شتێکە بینی وشتی وا بێت منم بینیەوە نازانم ئێران و ئیتالیا کە ئەویان بەسەر هاتووە مۆزوعی پابەند نەبوونەکەیە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەو مۆزوعەیە خەڵق ئەوەی لێ هاتووە سەرکۆنتڕۆلیش دەرچووە لە کۆنتڕۆلیش دەرچووە داواکارم لە خەڵک کە نەگاتە ئەوەی لە کۆنتڕۆل دەرچێ ئێمە هەموو لە ماڵەوە بمێنینەوە ئێستا من شخصی خۆم وا بۆ ماڵەوە ڕووین ئێمە ئەڕۆین من لێپساوی جێگایکیشمەوە تا ڕۆمەوە بۆ ماڵەوە خۆشم پێچاوەتەوە و ئەوانەی کە لە بازارشن بگەڕێنەوە ماڵەوە ینی بۆەوەی بچن لە ماڵەوە بمێنەوە خۆیان کەرەتینە بکەن قەیچەکە 14 ڕۆژە کاکە تۆ لە ڕەمەزانە بە ڕۆژووی ڕسی ڕۆژە ماڵەوەی یەکاکە تۆ خواردن و خواردنەوەش ناخۆی ئێستا خواردن و خواردنەوە کەژە خۆی هەر لە ماڵەوە بۆ خۆ دانیشی بڕۆەوە لە ماڵە سرح وەکوی سراحەت کە کاکە هەم خەڵقیش توش ناکەی هەم ماڵ مناڵەکەش پارێزراوە ئێمە مەسەلەی مسلمانین کە خۆی گەورە پێغەمبەرێکی بۆ نادن پێغەمبەری ئەوڵ ئاخر زەمان محەممەد مستەفا لە هەموو شتێک ئاگاداری کردنیتەوە کە ئەوش لە فەرمانی خۆی گەورە قورئانی پیرۆزە ئەبێ ئێمە فەرمودەی ئەو جێبەجێ بکەین بۆی پابەند بن بەو وتەکانی بە فەرمودەی خۆی گەورە کە قورئانی پیرۆزە خۆی هەپاک و خاوێنی شتێکی باشە بەڵام ئێستا زیاتر بکرێت و تیکرار زیاتر بکرێتەوە لەسەری باشترە بێ بە تاکیدیشی سەرەوە هەتا خۆ پارێزی بە دووربی لە کۆمەڵێ شتی پیس و خواردن و هەوا و ئەم شتانە تۆ بە دوورتر ئەبی لە نەخۆشی سەرەتای ئەم وڵاتانش کە ئینتیمامیان پێنیان بە فشارزانی ئەو نەتیجەگەیەکی بینیکێک لەوانە ئێرانە کەی بینی یان ئێرانی تاڵی ئەم دووڵاتە لەواچ شتەکان زۆر بە قورسی نەگرتێت و بۆی ئێستا گیراخۆن تەنان دوێنە ڤیددیۆکم بینی پەرستارێکی کچ بوو ئێرانی بوو لە تۆڕی کۆمەڵاتیا بینیم ئەگریا ئەگریاوە چۆنە بڵێ نەک خۆی توش بوو بێ ئەگریا بۆی کە دەرەقەت نین فریان ناکەین جای کۆنتڕۆلی خۆیان کۆنتڕۆڵا دەرچووە مشتەکەی لە ئێرانە لەژێ کۆنتڕۆڵا دەرچووە ینی ئەگریا ئەو من نازام چی بکەم داوا لە خەڵکەکەم نێتە دەرەوە من هیوادارم ئیشەڵا ئێرەوا نابێ بەڵام هیوادارم کە خەڵک بتوانێت زیاتر خۆی پارێزێ یەکێک کە توش بووە مەسەڵەن سەخواانە خواستم من توش بووم ینی بۆ بەلامەوە ناخۆش بێ بۆ بەلامەوە شتێکی خراپێ کە بچم بۆ پشکنینە من خوانە خواستە ئێستا بەیانی بزانم توش بووم بەیانی خۆم بەپی خۆم کەسەڵێ ئەمە پەتاگە بەڵام شەوق و خۆک و خۆشتان ئاگادارن وتیان ئەم پەتا لە 140 زیاترە لە زیانی زیاترە لە پەتەکانی تر واتە ئەمە پەتایکی ئاسایی و پێویستە هەموو کەسێک ڕێنماکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکات و پاکخاوێنەی خۆی جاران ڕۆژێک دەستە شۆریسە پێویستە 2 جار دەستی بشت 3 جار دەستی بشوی پێویستە پێش ناخواردن دوای ناخواردن هەموو ڕێنماکان جێبەجێ بکەیت داوایان لە یەکەم مۆزوعێکی زۆر جدی وەری بگرن چونکەم بەڕاستی ئەم حاڵەتە شتێکی ژیانگیریە لەبەرەوە ئەبێت بە سریە زۆری بگری وەکو مۆزوعێکی جدی بابەتێکی ئاسان نییە داوایان لە یەکەم ئەو کەسانی کە تا ئیسا وەکو من خۆیان ناپارێزن هیوادارم بەوەش خۆیان ناپشتنەوەگە لەبەر خۆشیان نەبێت لەبەر ماڵ مناڵەکەیان بێت لەبەر دراوسەکان و خەڵکی تر بێت گرنگی پێدان کارێکی زۆر شیاوە من لەم یەک دوو ڕۆژە لە پێی جێگا کردمەوانەیە پەرستیارێکی ئێران قسەیەکەکە بە گریانەوەڵەیە خۆتان بپارێزن سوێنگ بەخوا ڕۆژی 100 مردن لە خەستەخانەکانی ئێرانە تۆمارەگرێ یعنی کاکە خۆ پارێزە بەس داواکارم لە حکوومەتی هەرێم تونگتری کاتەوە سەر مەرزەکان بەڕاستی خەڵک
بەلیێشاو خۆی پیاک سپاسی حکوومەت یاریمی کوردستانەکەم بەڕاستی دەست پێشخەری کرد بۆ مەکتەبەکان لە سەرەتا مەکتەب و داهێنگە و ڕۆزەکانی داخست دوایە جار هاتە سەر کافتریا و شوێنە گشتیەکان هاتوشەوم شەو ڕاگیرە لە چواردەی مانگۆ بەڵێ دەستخۆشییان لەکەم بەڕاستی دەست پێشخەرێکی زۆر باشی کرد من سپاسیانەکەم تۆ بۆ خۆپاراستنی خۆت و کەسوکارت چیتان کردووە چ شتێک چیمان کردی بێ شوێنە گشتەکانمان قەدەخە کردو بەعام بەس خۆم ئێمە دەرەوەی شوێنێجار بە شوێنی هی ناڕۆم ئەراوەڵا شوێنی ئامە زۆر ناگەڕێم دوای جار شوێنە گشتەکان ناڕۆی میوانی کۆمەڵە شوێن هەیە کە ماکرۆ خواردنگە و ئەوانەمان شوێنی قەرەباڵ زۆر بەکەمی مەکرد چۆنها ناتە شوێنی قەرەباڵ و ئەو شوێنانەی کە شوێنی کۆبوونەوەی خەڵک نەوەڵا زۆر بەکەمی ڕۆی نەوەڵا بەس خۆمە ڕۆم هەنێ جاریش لەوە چێبی شارمە بڵێمەوە من زۆر نەگەڕام بۆی ترس نەبێت نەنوشێ لە ماڵە هەندێک کەسەیە هەر بەگشتی نەکرد دوکاندار بەگشتی خەڵک ئێستا سەیری بازار بکەین زۆرینە نێکردووە یان دەڵێ فشەیە گرنگی پێ نادە لە کاتێکا دەبینی وڵاتێکی وەکو ئێران وەکو ئیتالیا ئێستا لە کۆنتڕۆڵیان دەرچوو بڵێ ئەگەر خۆمان نەپارێزین ناچینەوە حاڵەتەیەوانە چی دەچینی شەڵا بەس خوا گەورەی شەڵا پشت بەخوا ئێمە دوورەبین لێەوەیێت بەدەست خواشە دەسەڵات ئێمەیتیانە بەس خۆمان پارێژین ئیشێکی چاقەکەین پاراستن هەمیشە باشتر بە دڵنیایەوە زۆر باشتر پشت بەخوای شەڵا بە دوورەبین شتەکە وازە حەوڕۆن ئێمە لە چواردۆرمانە هەموو خەڵکە ئەمرێ ئەڵبەتە دیارە ئێمە هیچ لەوان جیاوازتر نین لەوان هیچ پێشکەوتوتر نین ئێمە وڵاتێکین خوا نەخواسە ئەم پەتایە بڵاو بێتەوە تیامانە وەڵی کارەساتێک ڕۆیە ئەستان ئەقل تەسەوری ناکات چونشی ئێمە زۆر لە داوین بۆ مەسایلی چارەسەرکردن و بەتەنگەوە هاتن لەبەرەوەی ئێمە هیچ پێداویستێکمان نییە کاکە لەبەر باشە بۆ خۆمان نەپارێزین خۆ ئەو هەموو وڵاتە پاک و جوانی یاونەتێ با تۆزێ دوورکەینەوە با نەختێت تەحملکەین خەڵکانێکی 20 ساڵ لە سژ نامێنێتەوە زۆری احتیادیەوە ئەبێ باشە بۆ ئێمە 2 هەفتە 3 هەفتە لە ماڵەوە نەمێنینەوە نا بەعکسەوە ئەبێ ئەو شتانە بەتایبەتی مەسەلەن ئەم مۆزوعانەی وەکو کۆڕۆنا و نەخۆشیانی کە بەربڵاون ئەبێ قیمەتی خۆی پێ بدرێت ئەویش ئەوەیە یعنی خەڵکی تەوعەیەکی باشی هەبێت چی لە ڕێگەی مەسەلەن جەنابتانەوە کەناڵەکانی ئەعلام بێت چی لە ڕێگەی وەزارەتەکانەوە بێت مەسەلەن حکومەت چی لە ڕێگەی بنگەکانی فێرکردن و تەندروستیەوە بێت چونکە یعنی ئەو ئێمە خۆمان نێبینین و لە بەرچاومانەیە مۆزوعەکە جددیە و بەربڵاو و عالەمیە و لە کۆنتترۆڵی وڵاتانی زۆر باشتر لە ئێمە لە ڕووی سەحەت و لە ڕووی بەڕێوەبردن و نظامەوانەیە دەرچووە خۆکێکی زۆری خۆمان نەچوو بۆ ئێرە بۆ چارەسەر بەڵامیسا خودی وڵاتە گیری خواردەوە بەدەست حاڵەتە بەڵێ ئەوە ڕەنگە چەند هۆکارێکی علمی خۆی هەبێ کە من یعنی ڕاستەکەی نتوانم باسی بکەم بۆ ئێوە یان ڕێگە پێدراونە بمچووکە شارەزانیم لە بوارەیە بەڵام باشترین شت ئەوەیە لە حاڵەتی ئێستامانە ئەگەر حتا هات و نەخۆشی درێژخایەن وشتی شەبێت من لەو قەناعەتەیەم وەکو دەرمانسازێک لای خۆمان هەموو ڕێکارەکانی چارەسەر هەیە و پێویست ناکا بچن بە وڵاتێکی وەکو ئێرانیا ئەو شوێنانی کەشکی هەیە ئەوەی کە دەزانین هەر کەسێک پاک و خاوێنی خۆی نەپارێزێت هەمیشە هۆکارە بۆی تووشی چەندی نەخۆشی بێت لە ئێستاە کە مەترسی ئەم پەتایە هەیە کە چەند وڵاتی زلهێز بەدەستەوە گیریان خواردووە خوددا نەخواستاکرێت لە وڵاتی ئەمەشە بە شێوازێک بڵاو بێتەوە کە کۆنتترۆل نەکرێت بەڵام بە خۆپاراستن بە دەستکێش و دەمامک و دەستشتن و خۆپاراستن لە قەرەباڵغی ئەتوانین کۆنتترۆڵی ئەم حاڵەتانە بکەین ئێمە بەردەوامە بین هاوڵاتیانە دوێنین بەڵامەچینە لای ناوبڕێکەوە گەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمانەوێت لە هاوڵاتیان پارێزیم زین چۆن خۆیان نەپارێزن چیان کردوتە بەر تاوەکو لەم پەتایی کۆڕۆنایە پارێزراو بن هەندێک کەسمان هەیە کە لە وڵاتانەوە یاخود لە ئێرانەوە هاتووەتەوە نەچوە بۆ کەرەنتینەکردن ئەمەش مەترسی لەسەر ژیانی خۆی و کەسوکار و چواردەوەرەکەشی دروست کردووە چۆن خۆمان پابند بکەین بە ڕێنمایەکانی تەندروستیەوە قەرەباڵغی دروست نەکەین ئەمانە لەگەڵ هاوڵاتیانە قسەکەین و پرسیاران لەکەین ئێوەش بینەری وەڵامی هاوڵاتیان دەبینێ حکومەت عوتڵەی ڕاگەیاندووە تاوەکو خەڵک کۆبوونەوە دروست دەکات بەڵام لایەکی زۆری دەچێت بۆ سەیران کۆبوونەوە کات ئەمە مەترسی لەسەر خۆی ئێمەش دروست ئەگەر مەسەن خێزانێک بە تەنیا بچێت بۆ سەیران ڕەنگە ئاسایی بێ بەڵام 5-6 خێزان بێک و کۆبنەوە ئەوە شتێکی زۆر ناگونجاوە ئەگەر خێزانێک بە تەنها مەسەن چەند خێزانە مەسافەی بینیان 15 زمەتر بێ ڕەنگە کارێکی وانەکاتە سەرەوە هەوایەک و پاکەوە شەچونشی خەڵکیش بەڕاستی وای لێ هاتوێتتر لە ماڵەوەی دارە ناکەوت تا منسەنە ماڵ هاسیم کرد بۆ خۆم بۆ نەژیرە هەرە بێ سەرێ لە ناوازار بەمون بگەڕێمەوە بەڵام حەقی وایە منیش ئەوە نەکەم یعنی بەڵام ژاری وایە شتێکی پێداویستی زەرورە
ناچاری بێتە ناو بازاربی کڕیت و بگەڕێتەوە بەپەلە هەتا بۆیان نەکرێت لە سەیران و لە گەشت و لە شوێنە گەشتەکان خۆیان دوورخەنەوە حکومت پژوی ڕاگەیاندووە لەبەرەوەی کە خەڵک لە شوێنی قەرەباڵغی و ینی قەرەباڵغی کەم کاتەوە مانای ئەوە نییە تۆستی لەگەڵ خزم و کەس و کارتا دە 15 کەس کۆ ببنەوە بچنە شوێنێکەوە دابنیشن کەواتە داوامەکە بکەی باشترەکە داوایان لە یەکەم فترەیە چۆن هەموو ژیان وەستاوە خەڵک کاسبی بۆ ناکرێت خەڵک داوامی بۆ ناکرێت هیوادارەمەوانش خۆیان دوورخەنەوانە لە سەیران و لە گەڕان و لە گەشت داواکارم لەو کەسانە کە سێرەکە بۆیە خوب و خۆشی نەیوتۆ بڕۆ ماڵەوە دانیشە بۆی وتوە کە بچیتەوە ماڵەوە ڕێنمایی تەندروستەکان کەی بەڵام ئەمانە بینین کەچی سێرەکەی بەیانی جمعەیە ئەم شارە چۆڵە بێ هەموو ڕاکاتە دەشتەوە دا هیچ فەرقێک داوامەکە بکرێتەوە باشترە مەترسی زیاتر لەسەر ژیانی خۆی و خەڵکەکەی تریشە بێت ئەوانە کە ئەوان بۆیە قەرەباڵقە کلامەوەستا زۆر شتی تریشیان لا بردووە بۆی قەرباڵقی نەبێ خەڵکی تر توش نەبێ بەڵام تۆ هەر عینی شت بوو هیچ فەرقێکی نییە داوامەکە بکرێتەوە باشترە سەکرێت تەنها ئەم مودەیە تر دوایە حاڵەتەکە ئاسایی بێت و تاوانی پلەی گەرمی تۆزێک بەرزێت وەڵی واڵێن تر نازانم خوا ئازانێ تە خوای گەور ڕەحمکا بە هەموو کەسێک کورە بەخوا کوردی خۆمان گوێ بۆ شتانە نادا ئەوە تا ئەڵێ ئەتڵەیە بڕۆبانی بن و تۆچ نە سێرەنگاکان بزانە چەند قەرەباڵغە بێ هەمی لە سێرەنگاکانە بڕۆک باخەکان هیچی بەرناکەوێت حکومەت دەبینین پشوی ڕاگەیاندووە بۆی قەرەباڵغی دروست نەبێت بەڵام لە هەوینی پێشوو بینیمان خەڵکی زۆر چوو بۆ سەیران هەمووی بە چواردەوریەکە بوون ئەم قەرەباڵغیانە مەترسی بۆ سەر ژیانی خەڵک دروست ناکات سەیرانەکان لێ تێک نادات دڵنیاییەوە پێویستە و شێوازە دروست نەبێت لە سەیرانە و دوورکەینەوە کارە حکومەت بۆیە شۆغی داناوە بۆی کە خەڵک قەڵەباڵغی و نەچێتە دەرەوە پێویستەکە لە ناوماڵەکانی خۆیان نابێت چۆن خۆمان پارێزین لەم پەتایی کە ئێستا بڵاو دەستکەش بەکاربێنی تاقیم بەکاربێنی لە شوێنە قەرەباڵغەکان دوورکێت کەسەکە پاکوتەمیزی خۆی ڕاگرێت پێویستە هەموو ڕێنماکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین هیوادارم خەڵک پابند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە ئەوەی کە لە ئیتالیا ئەوەی کە لە ئێران ڕوئەیە ئەو مۆزوعەیە ئەمە یەکە ئێمە پابندی چیت هەیە بەو کەسانی کە بە قاچاق هاتوونەتەوە و نەچوون بۆ کەرەنتینە ئێستا مەترسی لەسەر خۆیان لەسەر کەسوکاری خۆیان لەسەر چواردەورەکەشان وڵی بن بەکوش ئەمە وەکو قەنەعاتی خۆمە ئەگە مەسەلەن من خۆم کەرەنتین نەکرابێتم لە ئێرانەوە بە قاچاق لە هەر وڵاتێک بە قاچاق هاتبێتم ئەو وڵاتە کە ڕێژەی زۆری ئەم نەخۆشیتیایە چۆن ئەڵێ بە ڕێی من ینی ئیشێکی باش نییە لە دوو لایەن و لە کەم لەلایانی بۆ خۆت دووەم بۆ چواردەورەکە و سێم بۆ لای خواش چونکە تۆ بی بەمایی نەخۆشی بۆ چواردەورەکە و تیرۆری تەندروستی پێڵێن ئیتە خۆ شەر تیرۆرەوە نییە تۆ کابرا تەقی نوێ بکە ئەمە بگرە لە ئاچی لە کۆمەڵی ڕۆ لە تیرۆر مشکلەتر بێ بۆ تۆ کەکەویتە جەنگێکەوە کابرا بە فیشەکێکە و کوژی بەڵام تۆ لێرە جەنگێک لەگەڵاکە ڤایرۆس جەنگێکە لەگەڵاکە نەدیارە نایبینی ئەنی تەعاملیشی لەگەڵا ناکرێت تۆ تەعاملکردن بەشتێنێت تۆ بیبینی خۆ ڕاکیلی ئیلا بەس بە پارێزی و دەست شۆردنی زوو دەمامک بەکارێنان وە هیواداریشم هەموو لای بە دوور بێت لەم بەڵای و سپاسیش بۆیەوە هیوادارم ئەو خەڵکانە نەبنە هۆی توشکردنی خەڵکی کەش بە خۆیانەوە ئەوە چێتە قاڵبی تیرۆر بەڕاستی ئەوە تیرۆرە تۆ لە ئێرانی بۆ سەفەر چووی بۆ سیاحەت بۆ هەشتێک چووی کە هاتیتەوە غەسبە لەسرت بچیت خۆت کەرەنتینە بکەی خۆت تەحویلی ئەو شوێنانە بکەی کە پەیوەستن بەو ئیشەوە نەک بێتەوە خۆپشاری تۆ لە ماڵەوە ماڵ و مناڵ و ئێمەش توشکەی بەخۆتەوە و کەسوکارەکەش و چواردەورەکەش خوا ئەزانێ ئێستا ئەوانەی کە هاتوونەتەوە چیان توش کردووە لە بازاڕن لە پرسیان نازام لە چۆن ئەمانە هەمووی خەڵکان توش کردووە و داواکارین ئەو خەڵکانە نەبنە هۆی توشکردنی خەڵک و مردنی خەڵک ئەوە خەوتە سەرچانی حکومەتی هەرێم ئەبواە ئەو حدودان نەداخات بە هەر جۆرە بێ نهێڵە بەداخەوە وڵاتی ئەمە بۆتە وڵاتێکی تیجارەت بە خوێنی شەیدان و بە خوێنی میلەتەوە ئەیکەن و هەموو لە پێناوی پارەیە هەموو شتێکەکەن ئەوانەیە کردو خۆیان هەست بە مەسئولیت بکەن و بچن بۆ مەسئولیت لەبەرەوەی کە هاتەوە هەرم بۆ ژیانی خۆی بۆ ژیانی جەماوەرەکەش سەدانی نەخۆشخانە بکە باشترە هەر لەبەر خەڵقنا لەبەر من ناسم من نایەناسمانی کە چوون و هاتوونەتەوە من نایەناسم لەبەر منیژنا یەکەم لەبەر خوا دووەمیش لەبەر خاتری ماڵ و مناڵەکەی خۆیان بچن خۆیان بپارێزم بچە خۆی تەسیم کات 10 ڕۆژ 15 ڕۆژ لە گەرنتی نامێنێتەوە دوای بە سەلامەتیەتە دەرەوە ئەگەر نەخۆشیێکیشی هەبێت لەوانەیە ئەگەر ئەو نەخۆشیشی نەبێ نەخۆشیی ترێ بێ لەوانێ بۆی چارەسەرکەن ئەوە کارێکی هەر نامرۆڤانێشە من لە وڵاتێکی تر هاتوومەتە پێویستەکە بچمە سەردانی بنکە تەندروستیەکان بکەم سەردانی ئەو شوێنانەکەم کە تایبەت کراوە بە کۆرۆنا من کە خۆم ناپاراستم پێویستە چواردەورەکەی خۆم پارێزم کە گرنگی بە خۆم نادەم ئاگەم لە چواردەورەکەی خۆم بێ ئێستاش خۆم سوورە زانم کە خەڵک هاتووەوانێ لە ئێرانەوانێ بە قاچاق هاتووەوانێ بۆ ئێرە بە قاچاق هاتووە ئەمە مەترسی لەسەر خۆی و
کەسوکاری خۆی و وڵاتەکە و چواردەوری دروست ناکات بە تاعشیل لەسەرێتی ئەسا هەر هەمووی مەترسی لەسەر ئێسا هەر دوور نەڕێن زەلامێک ناسایی خۆمانەکە توش بوو ناژێڵن کەسوکاری بچێ بەلایە لەکوێ ئەمە لە کەرەنتینە یاخود لە شوێنەکە خۆش شاردوێتەوە لە کەرەمتینەیە بردوانەتەوێت دێ بۆ کەسانەی کە لە وڵاتانی ترەوە هاتوونەتەوە و ینی خۆیان شاردوێتەوە یاخۆت نەچوون بۆ کەرەنتینەکردن مەترسی دروست نەکردووە لەسەر خۆیان و چواردەوریشان وەڵاهی من زۆر ڕێز و سڵاوم بۆیان هەیە داوایان لێ یەکەم و تەکلیفیان لێ یەکەم کە بە زووترین کات بچن فەحسێکی خۆیان بکەن ئەگەر هەستیان کرد لە شوێنێکی وە وڵاتێکی واوە هاتوونەوە بە تایبەتی وڵاتی ئێران یان ئەگەر لە ئەوروپا هات بێتنەوەوانێ بچن خۆیان خەنە کەرەنتینەوە لە کەرەنتینەیە بن باشترێکە وەک کە ژیانی خۆشیان بخەنە مەترسیەوە ژیانی خەڵکی تریش بخەنە مەترسیەوە کەرەنتینەکانیشان وەکو بیدایەت نییە ئیسا هەمووی ڕێنمایی تایبەتی هەیە هەموو خەدەماتێکی باشیان بۆ کراوە لەبەرەوە من داوایان لێ یەکەم لەم مایکەی تۆوانێ کە بچن بۆ ئەو شوێنانەی کەرەنتینە کراون ئەو کەسانەی کە خۆیان کەرەنتین نەکردووە بەڕاستی من داواکارم لێرەوە کاکە بە تەنها خۆی ناڕوە هەموو کەس و کارەکەی تووشەکە و قوڕەکرێ بەسەر هەموو کەس و کارەکە داواکارم لیان بچن خۆیان کەرەنتینگەن پێشوەخت چارەسەریکەی لە ساڵ هەشتای چابوونەوە دێ بەس کە گەیشتە ناوەڕاست چابوونەوە زۆر مەحاڵە ئەڵێم بڕۆن سەردانکەن هەر بۆ خۆشیان نەبێ بۆ چواردەوریان بۆ کەس و کاریان ئەوانەی لە نزیکەوە دانیشتن ژیان لەگەڵیان نابەنە سەر پێویستەکە ینی بڕۆن سەردانیان سەردانی نەخۆشخانە بکەن ئەوانە غەدرێکی زۆر گەورەکەن لە خۆشیان و لە هەوڵاتیانیش و لە کەس و کاریشیان کەوا ئەبنە هۆی توشببوونی ئەو خەڵکە بۆ پەتای لە ڕێ ئەوەوە ئەگەر بچێ خۆی کەرەنتینە بکات چی تایە خۆمە عیبەنێکە کە خۆسە جیریان ناکەنەی هاوار ئەوە گرنگی پێیان لەو شوێنەیە بۆ ئەوی کە تۆ گرنگی پێیان بۆی کەزان پەتاکەشی گرتبێ عیلاجی دەکەن نەشی گرتبێ ئەڵەن فەرم بڕۆ حابیز دەبێت ئیتر ئەم خەڵکە بۆ ئەوە ئاسی سەقاوی نزمە بۆ ئەوە ئاسی ڕۆشنبیری نزمە هەست بە مەسوولێت ناکا بڵێ کاکە با من هیچ نەبێ بەزەین بە خۆمانێتەوە بە مناڵەکانمان بێتەوە بە کەس و کارمان بێتەوە بە خزم ئەحبابمان ئەو میلەتە بۆچی بە هیچ خۆڕای لە ناوچێ وەڵی ئەم پەتایە ئەمەنگە سەقەتە ئەمەنگە خەتەرە ئەمەنگە کێشەیە کاتێکە بڵاو بێتەوە کۆنتترۆلکردنی زۆر شێکی قورسە بێ مەگەر هەر خۆی گەورە ڕەحمان بێ ڕەنگە ئەو کەسەی کە خۆی هاتوۆتەوە و نەچۆتە کەرەنتینەوە یان باسی مەسەرەن کەسی تێنەگەیانەوە لە حاڵتەکەی کە لە سەفەر بۆ هاتوۆتەوانێ ڕەنگە خۆی مەناعی باش بێ ڕەنگە خۆی کەسێکی لە ساغ و تەندروست بێ و هەڵگر بێت و هیچ نیشانەیەکی تیانە بێ بۆ ئەو ڤایرۆسی کەیسە باسەکەین تەڵ باسی ڤایرۆسی کۆرۆناکەین بەڵام ئەم کەسە کاچێتە ناو کەس و کارەکەیوانێ کاچێت سەلام لە کەس و کاریەکە لە خزمەکانی ئەشیدم کەسانێکی تیا هەیە بەتەمەنن کەسانێکی تیا هەیە مناڵن کەسانێکی تیا هەیە عیلاج وەرەگرن ڕەنگە ئەو عیلاجانە وا لە مەناعی و کەسانی کە بکات کە بێهێزتر بێ لە مەناعی ئەم بۆ نمونە بەسیترین نمونە ئەوەیە ئەگەر کەسێک نەخۆشی زەخت و شەکرەی هەبێت و بە مستەمڕ عیلاج وەربگرێت بە جۆرێک لە جۆرەکان مەناعی کەمترە لە کەسێکی ئاسایی بۆیە ئەم کەسە کە یێتەوانێ و هیچ نیشانەیەکی نییە و ئەچێ سەردانیەکە و هاتوچوویەکە و تێکەڵیانە بێت ڕەنگە بۆ خۆی و خەتەراتە دروست نەکە بەڵام بۆ کەس و کارەکەی بۆ دەوروبەرەکەی و خەتەراتە دروستەکە و زیاتر بڵاوە بێتەوە ئەو ڕێنمایانی کە وەزارەتی تەندروستی و لە نەپەیوەندیدارەکان دەریان کردووە بۆ ئەوەیە تا خۆمانی پێ بپارێزین لەبەرەوەی وڵاتی ئێمە لە ڕووی تەندروستیەوە زۆر پێشکەوتونیە باشترە ئێمە خۆمان بپارێزین پێشینان و کووتویانە خۆپاراستن باشترە لە خۆ چارەسەرکردن دەستکێش و دەمام کومادەی پاکەرەوە بەکاربێنن ڕۆژانە چەندین جار دەستان بشۆن دەموچاوتان بشۆن تاوەکوی شەڵا بە دوور بن لەو نەخۆشەیە کە ئێستا باسەکرێ و کۆرۆنایە چونکە هەندێ وڵات کە لە چواردەوری ئێمن کە وڵاتی ئێران بۆ نمونە ئێستا بە شێوازێکی زۆر بە فراوان خەڵکەکەی توش بووە لە کۆنتترۆڵی وڵات دەرچووە زۆر لەبەرەوە لەبەرەوە ئێمە ژۆکو خۆمان با خۆمان پارێزین ئەو کەسانی کە لە وڵاتانەوە هاتوونەتەوە بە خۆیان بە دوور بگرن لەوەی کە خەڵک توشکەن یاخۆ بچن بۆ کەرەنتینە باوەکو لێ کەرەنتینەیان کەن بزانن ئایا توشبوونیانە بۆی خۆیان و کەس و کاریشیان پارێزراو بن ئاوەتی سەلامەتیتان بۆ خوازین شڵا ئەم نەخۆشیش تەواو بێت و ژیان ئاسایە بێتەوە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەک تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم پاتان لەگەڵ